بەڵێزان لەگەڵتان بەردەوامین لە تەوەری سێمی پرۆگرامەکەدا کەم نین ئەو کەسانە یان ئەو سەرکردە بەهێز و کاریزمایانەی کە لە هەر وڵاتێکدا بوونیان هەبووە و بوونەتە ئەستێرێکی گەشاوەی وڵاتەکەی خۆیان و بە درێژایی مێژوو لە چەندین ساڵ پێش ئێستاوە هەتاکو ئێستا ناوبانگیان بە زیندوی ماوەتەوە لە کوردیشا بێگومان چەندین سەرکردەی مەزن چەندین سەرکردەی کاریزما بوونی هەبووە کە بە درێژایی مێژوو باز لە ڕۆڵ و خەبات و کاریگەری ئەم سەرکردا ناکرێت باز لە ڕۆڵ و پێگەی سەرکرداکەین بەچی ئەوترێ سەرکردا و ئایا سەرکردەی کاریزما بەچی ئەوترێ سەرکردەی کاریزما و چۆن سەرکردەی کاریزما دروستە بێت ئەبێت لەگەڵ کۆمەڵگاکەیە چۆن مامەڵە بکات گفتوگوی تەوەرەکەمانەکەین بە میوانداری زۆر بەڕێز جەبار محەممەد ساڵح سەرۆکی کۆمەڵی زانستە سیاسیەکان کاک جەبار سڵاو دەبێ بەخێر بیت سڵاو لە ئێوەش زۆر سپاس سڵاو بەڕێز دەبێ بە پێناسەیەک بۆ سەرکردە دەست پێ بکەین بەچی ئەوترێ سەرکردە یان جیاوازی بکەین لەگەڵ سەرکردەی کاریزمایە سەرەتا جارێکی کە سپاس سڵاو ڕێزم بۆ بینەرانی کەناڵی کورسات ئەگەر ئێمە بمانوێت پێناسەیەکی گشتگیر بکەین چونکە پێناسە زۆرە ئێمە سەرکردەی ئاینی ئەڵێن سەرکردەی سیاسی ئەڵێن سەرکردەی کۆمەڵایەتی ئەڵێن یعنی کۆمەڵێ وەگەڵ بواری جیاوازە بەس بە گشتی ینی بە شێوەیەکی گشتی بۆی بینەرانیش بە زمانێکی سادە لێمان تێبگەن سەرکردە ئەو کەسەیە کە یەکەم پڕزانیاری بێ لەو ژینگەی کە سەرکردایەتی تێئەکا لە هەمووی گرنگتر پرس و ڕاوێژ یا پرسیار بکە بۆ ئەوەی زانیاری زیاتری دەستکەوێت سەرباری زانیاریەکانی خۆی و جۆگرێکی باش بێ دواتر ڕازگۆیی و جەراعەت و وەگەڵێ کاتێک کە شکستێکە هێنێ بێهیوا نەبێ ئومێدێکی کە دروست کاتەوە نەخشەیەکی کە پلانێکی کە بیرکردنەوەیەکی کە دابنێ بۆ گەیشتن بەو ئامانجەی کە هەیە بۆیە کە ینی ئەم سفاتە کە بە کۆ ئەبێتەوە لە کەسێکە ئەتوانی پێی بڵێ ئەم کەسە سەرکردەیە سەرکردەمان هەیە سەرکردەیەکی وەقتیە سەرکردەمان هەیە بۆ فترەیەکی یا ئەتوانین بڵین مامناوەند بۆ ئامانجێکی دیاریکرا و مهمەکەی کۆتایی دێ سەرکردەمان هەیە نەمرە لە ژیانی بە درێژایی ژیانی خۆی حتا دوای مردنیشی ئەو ڕەفتار و ئەو کردوانەی ئەو بیرکردنەوانەی ئەو هەڵوێستانی کە هەیەی خەڵکی تر سوودی لێ ئەبینێت بۆیە بەگشتی ئەتوانم بڵم سەرکردە هەنێ ینی صفاتی جیناتی یا بۆ ماوەیش دەور ئەبینێ بەڵام لە هەمووی گرنگتر ینی بەدەستهێنراویشە ئەتوانی لە ڕێگەی فێربوون و گوێگرتن و پرسیارکردن و مامەڵەکردن و تێکەڵاوبوون و ئەزمونکردن وردە وردە گەشە بە تواناکانی خۆت بێ بتانی سەرکردایەتی بکەی جا سەرکردەی گروپێکی بچووک بێ سەرکردەی کۆمەڵێکی مامناوەند بێ یا سەرکردایەتی میلەتە یانەتەوەی یا وڵاتێ بکەیت باش هەندێک جار ئەم کەسە کە ئەبێ بە سەرکردەیەک باست کردوتت نەمر ئەبێ ناوی دوای خۆشی هەر ئەمێنێتەوە ئەمە چیوە کاتکار ببێتە کەسێکی نەمر سەرکردەی نەمر ئەوەیە کە لە دڵ و دەرونی ئەو کۆمەلگایی یا ئەو تیمەی کە لە دەورێتی ئەگەر ئێمە ناوی تیم بنین یا کۆمەلگایەکی مامناوەند یان نەتەوەیە بۆ نمونە ینی بۆی نمونونەکەمان وازەحتر بێ ئێمە هەواڵی تێکۆشەر خوا لێ خۆشببوو مامجەلال نەک هەر کورد یعنی هەمومان گوێمان لێ بووە لە کاتی کە دەوڵەتی عێراق تازە بنیات ئەندرێتەوە سەرکردایەتیکردنی مامجەلال بۆ ئەو دۆخە لەو کاتەیە یعنی وای کرد نەک هەر کورد عەرەبەکان بە هەموو پێکاتەکانیەوە شیە ئەو سونە بەوانەی کە ئینتیمایەکی نەتەوەی عەرەبیان هەبوو یاخود ئینتیمایەکی وەگەڵێ ڕۆشن فکرانەیان هەبوو نەتەوەکانی تر تورکمان سونەکان یعنی هەمووی ڕەفتارەکانی هەڵوێستەکانی کاریزمایی وای کردبوو کە لەقەبێکی مهمیشی بنن کە ئەوترا سەمامی ئەمان یعنی قەڵغانێکی وەگەڵێ ئەمان و هێوربوونەوەی تەواوی کۆمەلگای عێراقیە بۆیە ئەبینین زۆر جاریانی لە قسەکانی سیاسەتمەدارانی عێراقی و حتا لەسەر ئاستی کۆمەڵایەتیش یعنی ئاماژە بە سەردەمی خوا لێ خۆشببوو هەواڵ مامجەلالەکەن کە چ سەرکردەیەک بۆ توانیوەتی ئەم هەموو جیاوازە جۆرا و جۆرانە کۆ بکاتەوە و قیادیان بکە بە ئاراستەیەک کە زۆر جاریانی گەیشتۆتە ئەوی پێکادان هەبێ ئەو هاتووە بە حەکیمی خۆی ئەم پێکادانی هێور کردوێتەوە بۆ ئاستی ئەوەی کە کێشەکەش هەر نەمێنێ
ئەم خاڵەت چییە ئەم تایبەتمەندیە چییە کە پێویستە لە سەرکردایە هەبێ باسلدا ڕۆڵ و پێگە و کاریگەری سەرۆک مامجلال کرد چی وا لە سەرۆک مامجلال کرد کە بتوانێت لە یەک کاتە لەسەر یەک مێز دۆست و دوژمنیش کۆبکاتەوە و کاریگەری هەبێت لەسەر دۆست و دوژمنیش ڕازگۆیی لەگەڵ بیرروباوەڕی خۆی تێگەیشتن لە بیرروباوەڕی خۆی تێگەیشتن لە خواستی ئەو کۆمەڵی کە قیادەی ئەکا هەواڵ مامجلال خوا لێی خۆش بێ ینی هەموو وەگەڵێ ئەگەر کورتی کەینەوە بە سەردێڕێکی سەرەکی باسیکەین ڕزگاری نیشتیمانی بوو مەسلەی دیموکراسی و ئازادی و یەکسانی و دادپەروەری بوو مامەڵەکردن لەگەڵ ئەم دۆخەیە بە ڕازگۆیی هەڵسوکەوت لەگەڵ ئەم دۆخەیە وای کردبوو کە تەواوی کۆمەڵگەی عێراقی هەست بکات ئەگەر یەکسانی هەبوو ئەوی سوودمەندە عەدالەت هەبوو ئەوی سوودمەندە ئازادی هەبوو ئەوی سوودمەندە یعنی ئەمانە وای کردبوو کە لە دڵ و دەرونی هەموو عێراقیەکانە و بە تایبەتی دوای ڕژێمی ینی لە سەردەمی پێکێنانەوەی عێراقی تازە ڕۆڵەکەی بەرچاوتر بوو چونکە یەک شتی کەشمان بیر نەچێ هەنێک کەس صفاتی سەرکردەی تیا هەیە بەس زەمینەی بۆ نەڕەخساوە بۆیە کات و شوێنیش دەور ئەبینێ ئایا ئەم کەسە زەمینەی بۆ ڕەخسێت توانا و بەهرەکان و لە بڵێن مووقعی ئەمەلا لە شوێنی کارە وەگەڵە زەمینە ڕەخساندنی هەبێ بۆی تواناکانی دەربخە ئەبینین لە دوای 2023ەوە یعنی لەبەرەوەی فرسەتێک دروست بوو ڕۆژ بە دوای ڕۆژ نەک هەر سەرکردەیەکی بەتوانە بوو بە کاریزمایەک کە دوای مردنی خۆشی وەگوتم ئێستش هەندێک جار ینی لێرە و لەوێ باس لە سەردەمی زێڕینی هەواڵ مامجلال دەکرێت ڕۆحی شاد بێت ئینشەڵڵا جا ئێستا کاک جەبار سەرکردە بێگومان نەزانین قۆناغ لە دوای قۆناغ کاتێکە ئەو پێگەی لە نێو خەڵکە بەهێزتر ئەبێت تەبعاً کەسانێکی زۆرتر سەری پێئەسپێرن دەسەڵاتێکی زیاتر بەدەست ئەهێنێ هەندێک جار لە فترێکە لە قۆناغێکە ئەبینین ئیتر مرۆڤە شایانی ئەوە هەیە کە لە پڕە ئەگۆڕێ تووشی غرورە بێت زۆر جار لاانێ بەداخەوە تووشی ڕۆحیەتێکی دیکتاتۆریەت بێت ئایا ئەتوانێ ئاگای لە خۆی بێت سەرباری ئەو دەسەڵاتی بەدەستی ئەهێنێت ئەو هێشتا هەر ئەو ڕۆحی خاکی بوونا گوێگرتن لە هەموو دەنگەکان وە دوورکەوتنەوە لە دیکتاتۆریەت لە خۆیان دروست بکە؟ یەکێ لەو یعنی زۆر خاڵ هەیە بەس یەکێ لەو خاڵە گرنگانەی کە پێویستە سەرکردە هەموو کاتێ وەک ئەڵێ ئەبدەیتی یا نوێگەری لە ڕەفتار و لە بیر و بۆچوون و لە زانیاریەکانی بکە ئەوەیە هەموو کات ئەبێ هەوڵی فێربوون بدا لە هەمووی گرنگتر پرس و ڕابکات پرسیار بکات پرسیارەکە چەندێک گرنگە سەدقات ئەوەنە گرنگە وەڵامەکانی گوێ لێ بێ کاتەوە کەسش کە پرسیارەکەی لێکە زۆر گرنگە کە پرسیارەکە گرنگە لەو گرنگتر ئەبێ وەڵامەکان وەرگێ و هەمیشە هەوڵ بدا زانیاریەکانی وەگەڵێ نوێ بکاتەوە پرسیار بکات ینی زۆر جار ئێمە ئەبینین لە سەردەمێک لە سەردەمەکانە سەرکردە تەوقێک بە دەوریا دروست ئەبێ تەوقی بەرژەوەندی خوازی پێڵەن چونکە تەماعی ئینسان پاراستنی بەرژەوەندەکانێتی سەرکردە بەوە جیا ئەکرێتەوە کە تێبگا لە جیاوازی مرۆڤەکان تێبگا هەستکان مرۆڤێکیش هەیە کە بەرژەوەندی خوازە ئەوێت تەوقێک دروستکا بۆی بەرژەوەندەکانی خۆی بپارێزێ بۆیە ئەبێ سەرکردە لە ئاستێکی بەرزترە لە وەگەڵێ مەسافەیەکی لە ئەتمۆسفێرێکی فراوانترا مامەڵە بکات جگە لەو حەلقانەی کە حەلقەی یەکەمە هی دووهەم و سێهەم و ینی من ئەوە شتێکی بیرهێنامەوە هەواڵ مامجلال ئێمە ینی لە ژیانی ڕۆژانەیە کە من ئەو سەردەمە لە کۆمەڵی خوێندکاران کارم دەکرد یعنی زۆر جار ئێمە ومانەزانی لە ئەڵقە حیزبیەکانەوە یاخود لە ڕێگەی کۆمەڵی خوێندکاران یا ژنان یا لاوان مەسەن پرس و ڕائەکا و بەرنامە ڕێژیەکە کە تەماشامان کرد ینی بە پێی نووسینەکان و ژیاننامە و گەڕانەوەکانی ڕۆژانی خۆشی چەندین چین و توێژی هەبوو لە کاسبکار لە کرێکار لە خەڵکی ئاسایی لە خەڵکی پسپۆر لە خەڵکی دەرەکی لە خەڵکی ناوەکی هەمووی پرسوڕای پێیەکردن گوێی لێگرتن بۆی وێنەکە لە بەرچاوی ڕوون بێ لە یەک ئاراستەوە وێنەیەکی بۆ دروست نەکەن ئەم وێنەیە وێنەیەکی وەگەڵێ نێرگسی جوان بێ و پشتەکەی نەوعێکی تر بێ بۆی وەک چۆن ئەوترێ سریدی لە هەر لاکانەوە وێنەکەی بەباشی بۆ نەخشە کێش ئەکرا ئەو کاتە سەرکردە ئەگەر زانیاری باشی هەبوو تێگەیشتنی باشی هەبوو وەڵامی باشی وەرگرتە بوو ئەتوانێت قەراری باش بە کە قەراری باشیشیە
ئەتوانێت بە ئامانج و ئەو هەدەفانەی کە نەخشە ڕێژی بۆ کردووە بە باشترین شێوە پێی بگات. کەواتە سەرکردا بێ خوێندنەوەیکی باشی بۆ چواردەوەرەکەی هەبێ وەکو ئەو تەوقەی کە باست کرد کەسانێکان بەرژەوەندی خواز بنیان کەسانێکان پێ هەڵدانێکی زیاد لە حەد بە و کەسەیە بن کە پێویست ناکات بۆ پێویستی بۆ پێ هەڵدانە نییە. خۆی ئینسان ینی مرۆڤ سەرکردەش هەر مرۆڤە، یعنی دایمە لە ڕووی ئەرێنیەوە مەسەلەن من ئەبێ ئەگەر بمەوێت کاریگەری لەسەر ئێوە دروستکەم بۆ بەرژەوەندی خۆم وەصفێکی زیاد لە حەدی بەڕێستانەکەم. بۆیە ئینسان لە ڕووی عاتفیەوە حەزەکە گوێی لە شتی ئەرێنی بێ، حەزەکە گوێی لە وەصفکردن بێ، بەڵام سەرکردە ئەبێ جیاتر بێ، سەرکردە ئەبێ ئاسۆی بیرکردنەوەی فراوان بێ لە ڕووی زانستی دەرونیەوە کەسەکان تەصنیف کرابێ. مەسەن کەس هەیە هەر بە تەبیعەت حەزی لە مەدحی زیاد لە پێویستە، ئەم مەدحی زیاد لە پێویستە لە جیاتی ئەوەی فاکتەرێکی بەهێز بێ پێگەی سەرکردەکە بەرەو کاریزمایی بوون بڕوا بە پێچەوانەوە وردە وردە پێگەی سەرکردەکە فشۆڵتر ئەکا ڕەنگە لە سەردەمێکا وەک جەنابیشت باسی کرد ئەم سەرکردەیە ڕۆڵی یا ئاستەکەی بێتە خوارەوە. بۆ ئەوەی کۆنکرێتی بیت، بۆ ئەوی سەرکردایەتەکە کۆنکرێتی بێ پێویستە تۆ لە تەبیعەتە جۆرا و جۆرەکان تێبگەی، پێویستە پرسیار و وەڵامە جۆرا و جۆرەکان گوێ لێ بگری بەپێی ئەم زانیاریانە شیکەرەوە و لەگەڵ واقعەکە و لەگەڵ کۆمەلگاکەی خۆتا ئەتوانی بڕیاری دروست بدەیت. ئەگەر بڕیاری دروستیشتدا گریمان ئەنجامێکی باشیشی نەبوو دنیا کۆتایی نەهاتووە. ڕەنگە واقعەکە جۆرێک لە زانیاریەکان خەلەلێکی تێکەوت بێ پلانێک دائنێمەوە بۆ قۆناغێکی تر بۆی ئەو هەدەفە بە شێوازێکی تر بە ڕێگایەکی تر بەدی بهێنم. باشە هونەری وتاردان و ئاماژە و جوڵەی جەستە تا چەند گرنگە بۆ سەرکردە و بۆ دروستبوونی سەرکردەیەکی کاریزما؟ یەکێ لەو شتانەی کە مرۆڤ یەکەم جار تەماشای ڕوخسارەکە، یعنی ئەگەر لە مێشکی مرۆڤ تەماشا بکەین ڕەنگە ئەگەر بە زمانە سادەکە باسی بکەین دنیایەک ژمارەیەک چەکمەجە لە مێشکمانە هەیە، هەر یەکە و وەگەڵە وێنەیەک وەرەگرێت لا شعورە. بۆ نمونە جەنابەت ڕوخساری منت بینی لە لا شعوری تۆیە ئەگەر کەسێکی هاوشێوەی من ڕۆژێ لە ڕۆژان شتێکی سوود بەخش شتێکی دڵخۆشی بە تۆ گەیانە بێ تۆ یەکسەر ئیستعداد دەرەبڕی منت خۆشەوێ من بە نزیکی خۆ دەزانی. بە پێچەوانەوە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئەم ڕوخسارەی من هاوشێوەی ئەم ڕوخسارە زیانێکی پێگەیان دەبێتی ئازارێکی پێگەیان دەبێتی بەبێ ئەوەی من قسە بکەم تۆ جارێ وەک ڕقلێبوون یا حەزەکەی دووربی لە من. بەڵام بە کۆمەڵێ ئاماژە بە حرەکەی دەموچاو بە مەلامەحی دەموچاو بە دەست جوڵاندن بەو پۆشاکەی لەبەری ئەەکەم بەو نەمەتەی کە قسەی پێ یەکەم وردە وردە ئەتوانم کاریگەرێکە ئەرێنی دروستکەمەوە لەسەر تۆ یا نەرێنی. ئەرێنەکە ئەوەیە ئەگەر تۆ وێنەیەکی خراپت لەسەر من دروست کردووە بەڵام کە من ئەدوێنی لە ڕەفتار و لە قسەکردنما ئەڵێ ئەو وێنە زەهنەی کە من دروستم کردبوو کەواتە غەڵەتە لە چەکمەجە خراپەکە دەرێهێنی ئەخیتە چەکمەجە باشەکە ئیتر کەسێکی وەکو منت بینی ئەڵێ ئەمە کەسێکی باشە چونکە بەهۆی حرەکات و ڕەفتار و ئەوانەوە کاریگەری لەسەر دروست کردوم. لێرەوە دێمە سەر ڕەفتار و حرەکات و جوڵەی دەموچاو و جوڵەی دەست و جلوبەرگی سەرکردە. سەرکردە پێویستە مراعاتی یا لە بەرچاوگرتنی کۆمەلگاکەی خۆی لە بەرچاو بێن. یعنی کۆمەلگاکەی خۆی چی پۆشاکێک لای پەسەندە چی جوڵەیەک لای پەسەندە طبعاً لەسەر مستەوایەکی گشت چونکە ئێمە ڕۆشنبیری جاجامانەیە ڕۆشنبیری ناوچەیمانەیە بەس تۆ سەرکردەیت ئەبێ ئەم ڕۆشنبیرە ناوچەیانە هەمووی موتربە بکەی بەیەکەوە هەوڵ بەی ڕۆشنبیریەکی نوێ کە هەموو ناوچە جاجاکان خۆی تیاب بینێتەوە ئەو کاتە تۆ کاریگەری لەسەر پانتاییەکی ئاسۆیی دروستەکەی بە مانای کەلیمە تۆ ئەتوانی ینی سەرکردەی پانتاییەکی فراوانبی لەو مەسەڵەن ئێمە باسی کوردستانەکەین لە کوردستاندا بۆیە زۆر گرنگە سەرکردە پێش حرەکەکردنی پێش جللەبەرکردنی کە کاتێ دەرئەکەوێ ئەچێتە ناو کۆمەڵێکی بچووکەوە یا لەسەر شاشە دەرئەکەوێ ئەبێ مراعاتی ناوچەی ئەلف و باو گەنجێک و پیرێک و وەگەڵێ کەسێکی پارێز ینی محافظکار لەگەڵ کەسێکی پێشکەوتن خواز ئەمانە لێک بداتەوە ئەگەر ئەوێت ئەم سەرکردایەتیە وردە وردە بگاتە ئاسی کاریزما بوون. ینی سەرکردە لەگەڵ کاریزمایە
بۆگەڵێ ستێپێک یا چەند ستێپێکی فەرقە. کاتە گرنگی شەکە کەسێکی ئاپدەیت بێ لەگەڵ سەردەمیشا خۆی بگونجانێت بە دڵنیاییەوە چونکە تۆ ینی کەسی سەرکردە من لە پێشتریش باسم کردوتم هەردەم ئەبێ بە دوای زانیاریە بگەڕێ هەردەم نەک خۆشی ئەو تیمەی کە لەگەڵیاتی هانیان بدات زانیاری زیاتر ڕفتاری باشتر واقع بخوێنەوە لەگەڵ واقع بەرنامەی نوێدا بنن چونکە تۆ ناکرێ ینی 10 ساڵ پێش ئێستا لەگەڵ ئێستەیە هەر تەماشای زیرەکی دەستکردکە ئایا لە سەردەمانی هەشتاکانە ئەگەر ئێمە باسی ئەومان کردا لە جیهازێکی بچووکەوە قسە لەگەڵ ئەو پەڕی دنیاکەین لای هەنێک کەس هەر نەک مستەحیل بوویان و لە ڕووی دینیشەوەمە کەفرە چۆن شتی وایە بێ ئێستا نەکەر ئەو وەسائلانە هەیە یعنی زیرەکی دەستکرد ئێستا خەریکە جێگەی مرۆڤ لە هەندێک شوێن ئەگرێتەوە ئایا ئەم سەرکردەیە ئەم تیمەی لەگەڵ ئەم سەرکردەیە ناکرێت دەست و پەنجەی نەرمکالانی کەم ئەگەر پسپۆریش نەبێ لە بوارەکە کە باسی زیرەکی دەستکردیان بۆ کرد بزانێ سەرەتاکەی چییە و ئەوێ بەچی بکات کە باسی بواری تەکنەلۆژیان بۆ کرد باسی بواری گۆڕانی کۆمەلگایان بۆ کرد باسی ڕەفتار و وەگەڵێ بڕوابوونەکانی کۆمەلگایان بۆ کرد بۆیە پێویستە هەم خۆی هەم ئەو تیمەی کە لەگەڵیاتی بەرەو ئامانجێک پلان و نەخشەیان داناوە هەردەم لە نوێبوونەوە و تازەگەری و بە دوای زانیاری و پرسیار بکەن گوێ لە وەڵامەکان بگرن. باش تا چەند گرنگە کە ئەم گیانەشی تیا بێت ئەگەر هەڵی کرد دان بە هەڵی خۆیان بنێت. یەکێ لە گەورەی سەرکردە ئەوەیە کە غەڵەتەکە دانی پیانێ کە کاتێک تۆ غەڵەتەکەی کۆمەڵێک ئەگەر گروپێکی بچووکە ئەگەر نەتەوەکەی خۆتە میلەتەکەی خۆدە هەستت پێەکە ڕەنگە لە ڕووی دابوونەریتەوە هەندێک جار تۆ احترامێکری ئەڵەی با پێی نەڵێم هەڵی کردووە بەس لە ناخی تۆە تەئسیر لە ڕەفتارتەکە تەئسیر لە کردارتەکە بڵێ ینی جۆرێک لە بێمتمانی ئەڵی ئەم سەرکردەیە هەڵی کردووە و احترافیش ناکە گومان ئەەکەی لە هەنگاوی داهاتوشە ئەگەر شتێکت پێ بڵێ ئەگەر نەخشەیەکت پێ بدا ئەگەر خطابێکی هەبێ گومانی هەڵەبوونەکە لە مێشکتا زاڵترە بۆیە باشتر وایە ئەم تەنفیسە ئەم وەگەڵێ کەپکردنە دەرکەیتە دەرەوە بەوەی بەچی لە جیاتی گشت تعبیرکەی بڵێ من لە فلان نەخشەیە لە فلان کارە هەڵم کرد ئینسانیش قابلی هەڵەکردنە بەڵێن ئەدەم بە پلانێکی باشتر بە زانیاریەکی باشتر بە تیمێکی باشتر بۆ ئەو ئامانجی کە دیاریمان کردووە جارێکی کە بە گیانێکی نوێوە هەنگاوی بۆ بنین ئەمە متمانە دروستەکە لە ناو تیمەکەتا لە ناو خەڵکیە و یعنی سادە و ساکاری تەئسیر لە دەرونی کەسەکە لە 100% ئەپێکێ چونکە تعبیر لە ناخی منە ئەوەیە کە جەنابەت هەڵەت کردووە بەس خۆت نایڵی بەس کە خۆت وتت تۆزێ من ئیسراحەتەکەم و بڕوان بە تۆ ئەبێ وەگەڵێ بە گیانێکی لە خۆ بردووانەوە شەو ڕۆژە خەمە سەرێک بۆی پلانەکەت بۆ جارێکی کە سەرکەوتوتر بێ تووشی هەڵە نەبی. جیاوازی خۆگونجاندن لەگەڵ کەسی بەرامبەرە جیاوازی لە نێوان کۆبوونەوەکانی سەرکردەیە تا چەند گرنگە باسمان لە سەرۆک مامجلال کرد سەرۆک مامجلال ئەگەر کۆبوونەوەی لەگەڵ چەند لایەنێکی سیاسی یان لەگەڵ چەند کەسێکی سیاسی کردبێت بە جۆرێک مامەڵی کردووە و ئەگەر لەگەڵ تیمێکی وەرزشیە یان تیمێکی هوەریە مامەڵی کردبێت زۆر جیاوازتر مامەڵی کردووە لەگەڵ تیمە سیاسیەکە کە بۆ جۆرە مامەڵی لەگەڵا کردوون ئەم جیاوازیە تا چەند گرنگە زۆر گرنگە چونکە سەرکردە یەمەوە سەر ئەوەی کە ئەبێ زانیاری زیاتر هەبێ و ئەپدەیتی زانیاریەکانی بکە من بۆ ئەوەی کاریگەری لەگەڵ گروپێک دروستکەم ئایا گروپێک لە کاری هوەریە وەرزشیە ناکرێ من باسی کشت و کاڵی بۆ بکەم چونکە ئەسڵەنەوە خەمی ئەو نییە بۆ نموناگەر گروپێکی وەرزشی دابنین ئەبێ لانی کەم کە من ئەمەوەیەک لەگەڵ گروپێکە وتارم هەبێ بەرکەوتەم هەبێ ئەبێ لانی کەم سەردێڕی زانیاریەکانی وەرزشی بزانم لانی کەم یەک دوو حەدەس کە جێگەی ئیحتیمامی وەرزشکارانە قسەی تیا بکەم ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئەو گروپە دروستەکەم بەڵام ئەگەر لە شوێنێکم تەبیعەتی شوێنەکە کەسەکانی ئەو شوێنە پسپۆڕیەکیانەیە خەم و خولیایەکیانەیە ئاواتێکیانیا بەرنمەیەکیان هەیە بۆ داهاتوو تۆ باسی شتێکی کە ئەەکەی ئەسڵەن ئەوە وەکو دیوار دروستکردنە لە بینی تۆ ئەو کۆمەڵەیە بۆی بچیتە ناخیانەوە هەستکەن کە تۆ لە خەمەکانیان تێگەیشتووی و ئەوان تۆ بە سەرکردە بزان و ئیمان بە تۆ بهێنن
ئەبێ لە خەمەکانی ئەوە قسە بکەی بەڵام کۆمەڵی سەوابەتیش هەیە لە سەرکردەیە ڕازگۆیی مەستاقێت ئەمە زۆر مهمە و جەراعەت ینی کاتێککە تۆ لەگەڵ گروپێکا دانیشی ئەم گروپە ئەوێ لە مەبادئەکانی خۆت بە شێوەیەک لە شێوەکان ڕاکێشێ بۆ بەرژەوەندی خۆی ئەبێت تۆ زانیاریت ئەوەنە زیاتر هەبێ بە وتوێژی زیاتر و بە زانیاری و پێدراوی زیاتر قەناعەت بەوە بکەی ئەو مەسارەی کە ئەوان دیاری ئەەکەن بەم شێوازە نابێت بە شێوازێکی کە تەئسیر لە سەوابەتەکانی خۆت نەکا کە بڕوات پێێتی دەست خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ ئێوەش کاک جەبار.